حکوومەت ئەم ساڵە هیچ موچەیەکی نەداوە و ئێستا ئەم 50 ڕۆژ زیاترە موچەی زۆربەی وەزارەتەکانی نەداوە و حکومڕانیش لەم وڵاتە دەسەڵات لەگەڵ بەرپرسیارەتی تێکەڵ نییە لە هەر وڵاتێکە لە سەتادەی ئەم قەیرانە لە وڵاتی دیموکراسی محتەرەمە هەبێ ڕاستەوخۆ حکوومەتەکان دەست لە کارە کێشنەوە وەزیر و حکوومەتەکان هەست بە بەرپرسیاریەکەن داوای لێبوردن لە خەڵکەکەن بە ئێمە ناکرێ فەرموچی ئەتوانێ بیکات با پەرلەمان حکوومەتێکی نوێ هەڵبژێرێ با پلانێکی تازە ئەمەش لەم وڵاتان نییە لێرە دەسەڵات یەکسانە بە کۆمەڵێک ئیمتیازات بێ بەرپرسیارەتی و ئەمان کردو بە کولتور و نەریتیان و زۆر کەئەنەهو ئەمانە خوا ناردوونی هەر ئەبێ بەسەر سەری ئەم عالەمەوە بن و تۆ بێ مەمنوونی شامی کە بە ڕێزیان بەسەر سەرتەوە دانیش ئاخر حکوومەت خۆ کرێکاری خەڵکە حکوومەت یعنی خزمەتکاری خەڵکە مەفروضە کە خزمەتەکەی پێ ناکرێت بە ئەو پڕی تەواضع و اعتراف بە حقیقەتەوە بەڵێ من فەشل مێناوە ناتوانم ئەمە بکەم لێرەشان مەبەستم ئەم حکوومەتی ئێستا نییە حکوومەتەکەی پێشوو هەر لەوەتی ئەم ئەزمونە دروست بووە هەر لەسەرم عەقڵەتە دروست بووە کە ئێمە هەین ئێوە دەنگێنن دەنگ نایەن خەڵک ڕازیە ڕازی نییە جنێوە هەیە خۆپشاندان هەیە نییە ئێمە لێرە دانیشتون و ماڵی خۆمانە و ناڕن ئێوە گەرەتانەیە بڕۆن خامەکە لە ژێژە بکان خۆ زۆر کە زۆر لەنا باش ئەمە حقەتەکەی باش ئەمە بە دیوی هەرێمایی بە دیوی بڵێن حکوومەتی بەغدایە ئەوان مەبەستیان نییە زیاتر بۆ ڕازیکردنی شەقامی عێراقی کێسە و خۆپشاندانان چەند مانگێک بەردەوام بوو بەهۆی کۆڕۆنا ئەوستا چەند ڕۆژێک پێشووتر دەستی پێکردەوە یاخود بە دیوێکی کەیە ئەمە عاجزی عادل عەبدولمەهدی نییە لە کورد کە پێشووتر کورد لەگەڵ یا بوو بەڵام ئەمان زۆر بەقەرە یەکسەر پشتیان تێکرد قەناعەتم وایە ئەم تەحلیلانە بۆ بابەتێکی هەستیاری وەکو بوجە و دارایی تەحلیلێکە هەندێک لە ڕۆژنامە نووس و سیاسیەکان باسیەکەن ئەندازێکی زۆر سەطحیەتی پێ بێ قەزێکە لەوە خوڵترە ئێستاش عەبدولمەهدی بینی باشە لەگەڵ سەرکردەکانی کورد یخۆ عەبدولمەهدی خۆی ئیستیقالەی کردو یانی چی پشتیوانێکی ئەوێ لە کورد بنمونە ئەوە یعنی لەوە چێ حرسی ئەمان لەسەر ئەو بابەتە زۆر پەیوەندی نییە بەوەی کە ئەم قەیرانە قوڵە ئێستا تۆ داوای پێڵاوەکەی لە پێپەتی جاران و کوتم داهاتی نەوت زۆر بوو یعنی هەرێم کێشە نییە بعضێک هەمیشە طبعا ڕێکەوتنێکی سەرەوە هەیە لە نێوان سیاسیەکانی هەرێم و سیاسیەکانی بەغا هەمیشە ئەم وڵاتی عێراق گشتی پێکەوە بەو ڕێکەوتانەی دارەکراوە یعنی سیاسیەکانی عێراق هەمیشە پێویستیان بە بەعزێ لە سیاسیەکانی هەرێم بۆ پشتیوانی بەس من ئەمێ دیوەکەی تری بە وجدانەوە باس کەم ینی لە بەغدا خەڵکی ناحەزی کورد زۆرە کە هیوا خوازنە هەرێم هەڵوەشێتەوە نەمێنێ هیوا خوازنێمە وامان لێبێ کە بەداخەوە حکوومەت هەرێم ژوێ لێ کردین بڕۆین لە دەرگاکانی پاڕی نەداوای نام بکەین و ئەوان ئەمە هەیە لەولاوە خۆدزینەوەی حکوومەتی ئیتیحادی لە بەرپرسیارەتی بەرامبەر بە خەڵکی هەرێم کارێکە نە دەستوریە نە قانونیە ناخلاقی ئەمانەی کە لێرە موچەخۆری دەوڵەتی عێراقین هەرێمیش هەر بەشێکە لە دەوڵەتی عێراق باشە ئەوەی کە ئێمە ساڵانی پێشوش هەوڵمان بۆدا و بەداخەوە سەرکەوتوو نەبوون لە بەروی نیازێکی ڕاستەقینە لە هیچ لایەکەوە نییە نە لە بەغاوە نە لێرەوە من شخصی خۆم ڕوبەڕوو بە عادل عەبدولمەهدی وت و کاتی خۆشی بە عەبادی وت هەر شخصی کە بە لەگەڵیانە دانیشتوین پێم وت کاکە چارەسەری هەرێمتان ئەوێ ئێمە نهاتوین دیفاع لە گەندەڵی هەرێم بکەین یا لەوەی بەرپرسێک تامانی عێراق بزەوێ مش بڵێن وڵا لێی خۆش بنیا پشتیوانی لێ بکەین نا ئێمە کارمان بۆ نییە ئەوە ڕێگای خۆی هەیە خۆتان لەگەڵی کێشەکانتان چارەسەرکەن بەس ئەگەرتانەوێ ئێوە موچەی هەرێم بدەن بە فعلی و بە یعنی کارمەندی دەوڵەتی عێراقیان نەزانن لیستی موچەکان پاکن وەرن خۆتان ئەو حتا وتم ئەو جودەی عەبادی کردنی کە کاتی خۆی من ئەمود بۆ خۆڵکردنە چاوە ڕازگۆ نییە نایەوێ ئەمڕە هەر فعلێنش بۆ ئەوە بوو باشە وەرە ئەو جودەی عەبادی دو سێ وەزارەتی هەرێمی تەواو کردەوە پەروەردەیە و سەحەیە نەزانیشێت تۆرە هەموو وەزارەتەکان تەواو کرد کە بۆ دەرکەوە مەسەلەن 600 700 800 900 ملیۆن هەرچەند موچەخۆری حەقیقی هەیە لە هەرێمی کوردستان حەسەکەی بە ناوی سیانی مەعاشی بۆ بنێرە بڕزەبت بڕی مەعاشەکان چەنە لە بەغاوە بینێرە ڕێگەش مەدە کەس دەستی تێ بخات ئەگەر حکوومەتی هەرێم نکولی لەوەشی کرد حەزەکەی لە بانکخانەوە چۆن تەرتیبی کە بەڵام ئێوە مافتان نییە نە بە دەستور و نە بە قانون و نە بە ئەخلاق ئێوە ئەم خەڵکی ئێمە برسیکەن بە شەڕی بینی خۆتان کێشەتان لەگەڵ هەرێم چیە لەگەڵ سیاسیەکانی هەرێم چارەسەریکەن ڕێگای تر زۆر پەرلەمانی عێراقی حکوومەت محکەمەی ئیتیحادی هەیە یعنی ڕێکەوتنی سیاسی هەیە هەرچی چۆن چارەسەریەکەن بیکەن بەڵام دوور لە قوتی میلەتی ئێمە معقول نییە تۆ بڵێ وەڵام من ئەگەر سلێمانی یا دهۆک موچەی هەبوو یانەی بوو کێشەی من نییە
ڕاستە لە ڕووی شەکلیەوە ئەمە ئەرکی حکوومەتی هەرێمە و حکوومەتی هەرێمە بۆ ئەم چانی دابین کردایە بەو داهاتەی کە هەیەی کێشەی دروست نەکردایە لەگەڵ بەغا ڕێبکەوتنە بەسکەنەی کردووە ئێستا خۆم مەسئولێتە لە کۆڵ حکوومەتی اتحادی نابێتەوە بۆیە ئێمە هەمیشەم دوو قسەمان بەم شێوەیە کردو تومان یەکەم نابێ حکوومەتی اتحادی خۆ بدزێتەوە بڵێ من بەرپرسیار نیم و نابێ حکوومەتی هەرێمیش لەم سیاسەتیش ناشەفافی و گەندەڵی و بندیوار و بوخڵەوات و شتەی خۆی بەردەوام بێ بەداخەوە بە 250,000ەکە ڕازی نابوون ئێستا هەموو نەوتی بە عێراق هەرێمیشیان بدەنێ ئەوان ئامادەنی لێیان وەرگرن لەبەرەوەی کە ئێستا نەوت پارە ناکە تۆ لە تێچووی تقریبەن هەموو بەرمیلێکی نەوت نزیکی $15 ئێستا نەوتیش لە بازاڕە پارە ناکە هاتووی ئەمە پێشکەشەکەی بە طبعاً حەقی خۆیەتی کە لەم وەختە وا بڵێ کە ئەمە ڕێکەوتن